شکستی پرۆژەی حکوومەتی ئیسلامی لە بواری ئیدۆلۆژیدا. هاتنی ڕۆژانی ماتەمینی شیعەکان لە مانگی محەڕەمدا باس لە ئاینداری یان دوورکەوتنەوە لە ئاینی لە کۆمەلگای ئێراندا گەیاندۆتە لاپەڕەی ڕۆژنامەکان و تەنانەت بەرنامەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامیش. هەموو ئەو باسانەی کە لەم بوارەدا هاتوونەتە ئاراوە لەلایەن ئەو کەسانەوەیە کە خۆیان باوەڕی ئاینیان هەیە و زۆر بەداخەوە باسی ئەم دیاردەیە دەکەن و نیگەرانی خۆیان لەوە ناشارنەوە کە کۆماری ئیسلامی هۆکاری وەها دۆخێکە. ئەوەی کە لە درێژەدا ئاماژەی پێدەکرێت چەند نمونەیەکە لەم پەیوەندیەدا. سەعید حەجاریان یەکێک لە دامەزرێنەرانی وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران و یەکێک لە تێورینسینەکانی ڕەوتی بەناو ڕفۆرمخواز لە وتوێژێکدا لەگەڵ ڕۆژنامەی ئێعتماد دەڵێ بێ باوەڕبوون بە خودا لە ئێران خەریکە دەبێتە دیاردەیەکی گشتگیر. عەلیڕەزا پەناهیان ئاخوندێکی توندڕە و یەکێک لە وتاربێژانی بەیتی عەلی خامنەئی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی مانگی من لە تەلەڤیزیۆنی فەرمیەوە دوورکەوتنەوەی خەڵکی لە دین پشتڕاست کردەوە ووتی ئەم دۆخە چیتر تەحەموڵ ناکرێ ئێمە تا ئەم ڕادەیە شاهدی دوورکەوتنەوە لە ئاین لە کۆمەلگابی. حەمید پارسانیا ئەندامی شۆڕای باڵای شۆڕشی فەرهەنگی لەو توێژ لەگەڵ ماڵپەڕی فەرمی عەلی خامنەئی دان بەوە دادەنێت کە ئەو لێکۆڵینەوانەی لەم بابەتەوە ئەنجام دراوە بەڕوونی ئەوە دەردەخات کە دۆخی ئاین و ئاینداری لە ئێراندا هەرگیز بەو ڕادەیە ڕوو لە کزی نەبووە. سەدیقا وەسمەقی ئیسلامناس لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئینساف نیوز باس لە هۆکاری ئەم دیاردەیە دەکات و دەڵێت لە هەر شوێنێک ئاین تێکەڵ بە دەسەڵاتی سیاسی بێت ئەمە ئاکامەکەیەتی. هەموو ئەوانەی کە لە سیاسەتەکانی وڵات ناڕازی دەبن لەگەڵ ئیدیۆلۆژیش ناتەبا دەبن. ئەباس عەبدی نووسەری ستوونی ڕۆژنامەی ئێعتماد دەنووسێت ئامارەکان و ئەوەش وا بەرچاو دەکەوێت ئاماژەن بۆ ڕەوتی ڕوو لە کەمبوونەوەی چوون بۆ مزگەوتەکان، ڕۆژوگرتن، کەمتربوونەوەی دانی خۆمس و ناونانی نائاینی منداڵان. ناوبراو لە وەڵامی نارانی ئەم بۆچوونەدا دەڵێ ئەوانەی ژمارەی بەشداربووانی مەراسمی ئەربەعین و گەشتکردن بۆ مەشهەد و جەمکاران وەک هۆکار بۆ نەکۆڵی لەو ڕەوتە دەهێننەوە تەنیا بابەتە لاوەکیەکان دەبینن و چاویان لەحان ڕەوتی ئاشکرای ڕوو لە کەمبوونەوەی ئاینداری لە ئاستێکی کۆمەڵایەتی لە ئێراندا دەبەستن. واقعیەت ئەوەیە کە ڕژیمی ئیسلامی لە ئێران لە زۆر لایەنەوە پرۆژەیەکی شکست خواردووە کە دیارترین نیشانەی ئەم شکستە لە بواری ئیدیۆلۆژیدایە. هەموو هەوڵەکانی ڕژیم لەم بوارەدا بوونەتە بڵقی سەر ئاو. ماوەی 45 ساڵە زاڵبوون بەسەر بواری پەروەردە و گۆڕینی قوتابخانەکان بۆ ناوەندی پەروەردەی ئاینی و خورافات دەرەنجامی پێچەوانەی لێکەوتۆتەوە بە جۆرێک کە ئەمڕۆ دوورکەوتنەوە لە ئاین لە نێو گەنجاندا بۆتە یەکێک لە تایبەتمەندیەکانی هەلومەرجی کۆمەڵایەتی ئێستای ئێران. 9 ملیۆن مەلا کە جگە لە بڵاوکردنەوەی جەهل و گەندەڵی و پەرەپێدان بە سیغە و لەشفرۆشی ئیسلامی هیچ کارێکی تریان نییە نەک هەر یارمەتی دەرنەبوون بۆ قوڵکردنەوەی بیر و باوەڕی ئاینی، بەڵکو نەفرەت و بێزاری لەم ڕژیمەیان قوڵتر کردوێتەوە و بوونەتە هۆی دوورکەوتنەوە لە بیر و باوەڕی ئاینی. لەگەڵ هەموو ئەمانەشدا پێویستە جەخت لەسەر ئەو واقعیەتە بکرێتەوە کە ڕزگاربوونی ئینسانی کرێکار و زەحمەتکێش لە کۆت و بەندەکانی بیر و باوەڕی ئاینی لە ئێران کۆتایی کار نییە و هێشتا ڕێگایەکی دوور و درێژ دەبێ بەم ئاراستەیەدا بپێوێت کاری وشیاردەرانە و شیکاری زانستی بۆ پرسە جیهانیەکان ئەگەر چی پێویستە، بەڵام تەنیا لە چوارچێوەیەکی دیاریکراودا کاریگەر دەبێت. ڕزگاربوونی مرۆڤەکان لە دیلیەتی ئەم باوەڕانە لە ئاستێکی کۆمەڵایەتیدا تەنیا کاتێک ممکن دەبێت کە بارودۆخی مادی ژیانی مرۆڤ بگۆڕێت و ئەو هێزە سروشتی و کۆمەڵایەتیانەی کە مرۆڤ لە ترسیان پەنا بۆ ئاین دەبات بکەوێتە ژێر کۆنتترۆڵی مرۆڤەوە. بەم ئاراستەیە و لە پێناو گەیشتن بە ئامانجێکی لەم شێوەیەدایە کە ویستی جیایی دین لە دەوڵەت دێتە ئاراوە. وەدی هاتنی خواستی جیایی دین لە دەوڵەت
ئەم ئامرازی سەرکوتە لە دەستی سەرمایهداران و دەوڵەتەکەیان دەردەهێنێت. جیایی دین لە دەوڵەت واتە هەڵوەشانەوەی بێ ئەملاو ئەولای هەر چەشنە ئیمتیاز و جیاکاریەک لە پیشە دەوڵەتیەکان و مافی تاکەکان بەپێی ئاین و پێگەی ئاینی ئەوان یان باوەڕمەند بوون یان نەبوونیان بە ئاین، واتە هەڵوەشانەوەی هەر چەشنە یارمەتیەکی دارایی و هیتر لەلایەن دەوڵەتەوە بۆ چالاکی و دام و دەستگا ئاینیەکان، واتە هەڵوەشانەوەی کەرەستەکانی فێرکاری و دابوونەری و ڕێوڕەسمی ئاینی لە قوتابخانە و دامەزراوە پەروەردیە دەوڵەتیەکان، واتە هیچ ئاینێک وەک ئاینی فەرمی ناناسرێن و ئاین وەک بابەتی تایبەتی تاکەکان دادەنرێت و هەر تاکێک ئازادە لەوەی کە ئاینی ببێت یان نەبێت. جیایی دین لە دەوڵەت دروشمێکە هاوکات گزارش دەکات لە پابەندبوونمان بە پرەنسیپەکانی ئازادی بێشەرت و مەرجی بیر و باوەڕ، واتە جەخت لەسەر ئەو پرەنسیپە دەکاتەوە کە کۆمونیستەکان چ وەک ئۆپۆزیسیۆن و چ لە دەسەڵاتی سیاسیدا بە توندی دژی پەنابردنە بەر ئیجبار و زەخت و زۆر و لێکۆڵینەوە لە بیر و باوەڕ و هەروەها پێکهێنانی هەڵاواردن و سنووردارکردنی یاسای بێ بەرامبەر بە مرۆڤە ئاینیەکان و بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ بیر و باوەڕی ئاینی لە کۆمەلگادا جگەل لە خەباتی تێۆری و ڕەوشەنگەری و پەروەردە و ڕازیکردن هیچ شێوازێکی تر بەکار نایەن.